بەڵە بەڕێزان هەر سەبارەت بەم بابەتە نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک لە منداڵان کە بە بزانین ئێستا لە چ ڕەوشێکدایە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئاراس هەورامی بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان و منداڵبوون لە هەڵەبجە بەڕێزیان هەر لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت، ڕەوشی نەخۆشیەکە ئێستا لە چ ئاستێکە؟ سڵاو بۆ بەڕێستان، سوپاس بۆم دەرفەتە. وەک جەنابتان نەزانن نەخۆشیەکە ئێستا لە حاڵێکی تقریبان بڵێن تا ڕادێک جێگیردایە ئەو نەخۆشانەی کە هەمانە پێشتر ئەوانەی کە داخڵە بوون لە ماوەیەکی کورتا ڕێژیان زۆر زیاد بەرز بوویەوە، بەڵام لە ئێستا کە پێچێت کە هۆکاری ئەوەی کە قوتابخانەکان لە کۆتایی وەرزی خوێندن نابوون بە داخستنی ئەو قوتابخانانە ئێستا ڕێژەکە کەمێک هەستەکەین لە کەمبوونەوەیە. لە ئێستا قاوشەکانمان تقریبن بڕێکی کەم یعنی بڵێن ڕێژێکی کەمتر نەخۆشی تا داخڵەکرێت ڕۆژانە. باشە، ئێستا کە وەکو باسی دەکەی ڕەوشەکە کەمێک هێور بۆتەوە، باشتر کۆنتڕۆڵ کراوە، هۆکارەکەی چییە؟ هەر خۆی پەتایەکە نەماوە یاخود هۆکاری دیکە لە پشتیەوە هەیە؟ چۆنە؟ یەکێک لە گومانەکان ئەوە هیچ یەکێک لەش لەوانی کە ڕێنماییەکان دەورێکی کاریگەریان ئەبێت. هۆکاری دووەم ئەوەیە کە وەکو باسمان کرد ئەوەیە کە لە کۆتایی وەرزەکانی خوێند نابووین، خۆتان نەزان خوێندنە سەرەتاییەکان قوتابخانەکان تەواو بوون و ئیتر بەرکەوتن مناڵان لە نێوان مناڵان کەمتر بوویەوە. گومانەکەن کە یەکێک بێت لە هۆکارەکانی بەرەو کەم ڕۆشتن، هەرچەند تا ئێستا ناتوانین بڵێن کەم ڕۆشت بچکە تا ئێستش هەر ڕۆژانە نەخۆشمان هەیە، بەڵام لە چاو ئەو شەپۆلە سەریعی کە لە ماوەیەکی کورتا قاوشەکانمان پڕ بوون ئەڵێن ئێستا کەمێکی باشتر بووتەوە و ئەجینا تا ئێستش ڕۆژانە هەر نەخۆشمان هەیە و توشبوومان هەیە و داخڵەکرێت. سەبارەت بە نەخۆشەکاندا و دەرمان و پێداویستی چارەسەری بۆ نەخۆشەکان هەمووی بەردەستە هەیە؟ لەخوا بەزیاد بێت تا ئێستا وامان کردووە بۆی کە فۆکسێکی گەورە خراوەتەوە سەر ئەم نەخۆشیە. هەموو ئەو شتانی کە نەخۆش پێویستی پێوێتی کە بیدایەت کۆمەڵک فەحسیشمان هەبوو بەردەست نەبوو، ئێستا ئەوانیش بەردەست کراون. لەوەشی تا ئێستا نەمان هێشتووە نەخۆشەکانمان تەنانەت نەبۆ فەحسێک نەبۆ پێداویستیەک نەبۆ دەرمان بۆ هیچ شتێک نەمان هێشتووە بچنە دەرەوەی خەستەخانەکان، چونکە ئەزان لە هەڵەبجە ئێمە خەستەخانەیەکی ئەهلی وا گەورەمان نییە کە نەخۆش پشتی پێ ببەستێت. ئەوەی کە هەیە تەنها یەک خەستەخانەی لەوانەیە چارەسەری هەموو نەخۆشیەکانی تیان نەکرێ. لەبەر ئەوە لێرە خۆشبەختانە توانیمانە بە یارمەتیدانی ئەلبەت ئەوە هیچ وەزارەتی تەندروستی خۆی ڕاستەوخۆ لەسەر خەت بووە، جگە لەوەش بە بۆی کە فۆکەسی بەڕێوەبەراتی تەندروستی خراوەتەوە سەر ئەم نەخۆشی و واکراوە هەموو پێداویستەکان دابین کراوە بۆ نەخۆش لە فەحسێکەوە هەتا کۆتایی شتەکان دابین کراوە و خزمەتی نەخۆشی پێکرێت. دکتۆر، حکوومەتی هەرێمی کوردستان 200 میلیۆن دیناری وەکو هاوکارێک تەرخان کرد بۆ ئەم ڕوبەڕوونەوەی ئەم نەخۆشیە. ئەم 200 میلیۆن دینارە تا چەند کاریگەری هەبوو لە هێورکردنەوەی ڕەوشەکە و پێدانی دا و دەرمان و لە خزمەتی ئەو نەخۆشانەی کە تووشی ئەم جۆرە هەوکردنە بوون، تا چەند کاریگەری هەبوو ئەم بڕە؟ بەڵێ بێگومان کاریگەری خۆی ئەبێت. ئەمیش لە پاڵپشتیکردنی ئەوەیە کە ئێمە خەریک بگەشت بووینە حدێک کە ئەگەر بەهاتە پشتگیری خێرخوازان نەبووە ئەمەنەوە نەتوانی وەکو هاوارمان لێ هەستا وەکووتمان ئێمە تواناکەمان سنووردارە، خۆتانزان توانای بەڕێوەبەرایەتیش سنووردارە ئەوەی کە لە بەردەستیانە هەیە. لەبەرەوە پاڵپشتێکی باش بوو لەم کاتەیە ئەکرێ بڕێکی باش پێداویستی پێدابین کرێت و نێڵێت نەخۆش پێویستی بە دەرەوەی نەخۆشخانەکان هەبێت بۆ فترەیەکی کاتی خوابکە لە ئاخری نەخۆشەکە بین و بەرەو کۆتایی بڕوات. بەڵام ئەوەی کە شتێکی خراپە لێرە دیسان گرفتێکی تر ئێمە کە هەم جارێک خەریکە بین گرفتێک چارەسەرکەین، ئێستا گرفتێکی ترمان بۆ دروست بوو، ئەویش مانگرتنی پاکەوانی ناو نەخۆشخانەکانن کە لەم کاتەیە موچیان بۆ سەرف نەکراوە. ئێستا خەممانە خەریکە نەخۆشەکانمان ئەم جارە بە شێوازێکی تر بە بڵاوبوونەوەی پیسی لە ناو نەخۆشەکانمان دیسان نەخۆشی گوازراومان بۆ دروست ببێ. لەبەرەوە داواکەین کە وەکو ئەوەیان بۆ کوردین زوو بەدەمانەوە بێن دوو هۆکار یەکێک لە ئەوەمان بۆ چارەسەر بکەن کە پاکەوانەکان موچیان بۆ سەرف بکرێت بگەڕێنەوە سەر کارەکانیان. و هۆکاری دووەم ئەوەی کە پێویستە لەم کاتەیە توانە مرۆیەکەیە کە تا ئێستش ئەو کارمەندانی لەگەڵمانان خەڵکانێکی خۆبەخشن تا ئێستا نەگرێ بەستیان بۆ ئەوانی گرێبەستەکان گرێبەستەکانیان بۆ کراوە نە ئەوانی کە قەرار بوو تاعین بکرێن تاعیناتیان بۆ کراوە. لەبەرەوە خەڵکێکی خۆبەخشمان لەگەڵایە و لە ناو خەستەخانەکان ئەوان خزمەتی نەخۆشەکان. پێشتر هیچ داوایەکتان کردو بۆ لایەنی پەیوەنددار هەم ئەو خۆبەخشانەی کە باسی دەکەی و هەمیش پاکەرەوەکان کە بەم شێوەیە ئەمە کاریگەری دەبێت لەسەر تەندروستی هەم نێو نەخۆشخانەکە هەمیش ئەو
نەخۆشیێک کە لەوێ بڵاو بێتەوە پێشتر هیچ داواکاریەکتان کرد بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە بەڵێ بێگومان ئەوانەی چی ئەوانەی کە قەرار بوو وەکو دامەمەزرێن 130 کەس بوون ناویان ینی دەمێکە ناویان لە وەزارەتە و نازانم هۆکاری تاخیربوونی گەڕانەوەی ناوەکان چییە دەمێکە ئەم داواکاری هەیە و فەرمانیشیان هەیە بەڵام ئیتر نازان بە هۆکارێک لەم کاتی ئەم چاوەڕێمانەکرد کە جوڵەیەکی تیا بکرێت و زوو بەڕێ بخرێت چی ئەوانی کە قەرار بگرێ بەستیان بۆ بکرێت ئەوانیش تا ئێستا گرێبەستەکانیان بۆ تازە نەکراوەتەوە تا ئێستش بەڵام هەر بەردەوام لە کارەکانیان لە خەستەخانەکان ئەوانی پاکەرەوەکانیش بەڵام ئەوەی پاکەرەوەکان خەریکە نازان بۆتە کێشەیەکی ساڵانە و زوو گرفت لە گرێبەستەکانە دروست ئەبێت بەش حکوومەت وا بکات کە ئەمە بەڕاستی پاکوتەمیزی دڵی خەستەخانەکانە دکتۆر یانی ئەگەر پاکەرەوەکان نێو نەخۆشخانەکە پاک نەکەنەوە ئەی چی دەکەن ئەو هەموو زبڵ و پاشماوە بە تایبەتی پاشماوەی بابەتی وەکو دا و دەرمان و ئەوانە ڕەنگە جیاوازتریش بێت لە پاشماوەی خۆراک و شتی دیکە ئەمە لە نێو نەخۆشخانەکە هەبێت ئەی چی دەکەن چۆن پاشان دڵنیایی یعنی ئەمە والله ئەوەی کە هەیە تا ئێستا بەشێکی بە کارمەند و پەرستار و ئەوەی کە لە ناو خەستەخانەکە هەیە خۆیان ئەگەڕێن و هەرکەس و بەشەکەی خۆی کەمێک ینی پاکوتەمیزی ئەکات ئەوەی تریشی کە توانی بێتمان ینی وەکو ئەوەی کە کرێکارێکمان گرت بێت بێتمان کەمێک لە زبڵەکەمان بۆ بڕێژە بۆ ئەوەی کە ئەوە ببێتەوە بەڵام هەر ناکاتە ئەوەی کە تۆ پێشتر کۆمەڵێک کەس هەبووە پاکوتەمیزی خەستەخانەکانیان ڕاگرتووە بەمە تا ئێستا توانیمانە ئیدامە بدەین بەڵام بەخوا بەم شێوەیە نابێت حەلەکەی هەرەوەیەکە ئەو کارگوزارانە کە موچەکانیان شتێکی زۆر گران نییە یعنی ئەگەر کرێکارێک ئامادە بێت بەرامبەر بە 300,000 مانگانە دەست بخاتە ناو پاشەڕۆی نەخۆش و نەخۆشی گوازراوە ئەوە بزانم شتێکی زۆر گەورە نیە لەم کاتەیە باش داواکارین کە حکوومەت بە جددی ئیش لەسەر ئەم کێشە بکات و حەلیان کات یعنی بۆی کێشەیەکی تر بە تایبەتی لە کاتی ئەم هەبوونی نەخۆشی باشە بەڕێز ئارا سەورامی بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان و منداڵبوون لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.